هاوشێوەی سەرجەم شار و شارۆچەکانی تری هەرێمی کوردستان لە 9 ئازار هاوڵاتیانی شاری کۆیا لەگەڵ گزنجی ڕۆژێکی نوێ کاتێک هەواڵی هاتنەوەی پێشمەرگەیان بیست بۆ کوچە و کۆڵانەکانی شار ئەمە بۆ هۆکار و دەرفەت تا سەرجەمدام و دەستگاکانی حیزبی باز لە شارەکە پاک بکەنەوە. شاری کۆیە تەمەن لە شاری کۆیە بە سەرپەرشتی برای بەڕێزمان کە ڕابەر ئەو سەرپەرشتی شاری کۆی دەکرد لەگەڵ کاک تۆفیقانی وەتمانی ئەوانە پێکەوە بوون و سەرپەرشتی ئێمەیان دەکرد لە کۆیە کە هاتین دوای شەڕێکی زۆر و تەوان تقریبا وازم 37 شەهیدرا ئەوجا کۆی ئازادکە کۆیە بە سەپەرەی دەستان ئازاد نەکرا. ئەو ڕۆژێک کە ئاگادار کراینەوە دەست بە ئینتیفاضە بکەین شەوێ بروسکەی بۆ لێدانی لە گەلی کوردستانە جێمان لە بروسکەکەی بوو ئەمە هاتین فەبیعی دەستمان بە ڕاپەڕێن کرد هەر کەسە ئەم و کاک شێروان چەکمان پێ بۆ شێروانە سوور مەزمون ئاخەرکەشیش کە هەر شانە چەکدای بروس و بەرام چەکمان بۆ نەهاتووی ئێستا ئەوانمان بەگەر کەوت جەماوەڕیش زۆرشمان بەکەرەوە. کاتێک سوپای ڕژێمی باز لە زۆربەی ناوچەکانی کوردستان تووشی گەورەترین شکست بوو بەشێکی زۆری هێزەکانی لە کۆیە جێگیر کرد بەڵام ئەمە نەبووە ڕێگر و بە چەند کاتژمێرێکی کەم لە شەڕ و ڕوبەڕووبوونەوە تەواوی دوژمنانیان لە شار وەدەرنا. چی هێزی عسکەری منتقەی ڕانی و قەڵازێ سەحبی کردبەوە هات بۆ قشری نەمازانی بۆ دەرەزێ قەرەباغە کاتە کە بۆ چوین ئەمە شێزە چکەم بووین نەماتوانی بگرین زاریەکەم ئەوە بوو بۆ شەوێ ئەو جاتوانیمان قشتە بگرین و چەند زوندێک بەدیل بگیرێ و دوو شەهیدیشماندا شەهید جەوهەر و شەهید ئەحمەدکانی وەتمانی. ئەمریکا هاوپەیمانان ویستیان لە عێراق بدەن کە مامدەلال بەڕێز مامدەلال خوا خۆش بێت دڵنیا بوو لەوەی کە دەدرێتن ئاگاداری سەرکردایەتێکی نیشتمانی کوردستانی کردەوە کە خۆ ئامادەکەن بۆ ڕاپەڕین. ئەو کات کاک نەوشیروان یادی بەخێر لەگە کاکۆچەت و مەکتەبی سیاسی هەستا بەستنی کۆبنەوە و بەرنامەیەکی چر و پڕیان دابڕشت بۆ ڕاپەڕین. یەکێتی نیشتمانی کوردستان بەڕابەرایەتی سەرۆک مامجەلال بۆ چارەنووسی ڕەوای گەلەکەی لە 5 ئازاری 1991 بڕیاری ئازادی ڕاپەڕینی لە سەرتاسەری کوردستاندا. ڕاپەڕینی کۆیەش بە خوێنی ئاڵی 29 هاوڵاتی لە شاری کۆیە نووسرایەوە کە پێکات بوون لە پێشمەرگە و هاوڵاتی و ڕێخستنا نهێنیەکانی شار. کاردۆ محەممەد، گەلی کوردستان، کۆیە.